پێشەکی بە خێرهاتنتانەکەین بەخێر بێن سەر چاومان. ئێمە ساڵانە ئەم پێشەنگایە ئەکەینەوە کە بریتیە لە کاری دەستی نەخۆشەکان، طبعاً بە هاوکاری مامۆستای هونەرەکەیان لەگەڵ ئەو کەسان ئەو کارمەندانەی کە لە بەشی کاری دەست ئیشەکەن. طبعاً نەخۆشەکان ڕێنمایی ئەکرێن چۆن ئیشەکان بکەن، بەڵام زۆربەی زۆری ئیشی دەستی خۆیانە. ساڵانە ئێمە پێشکەشیەکەین ئەم پێشانگایە و داهاتی پێشانگاکار بۆ نەخۆشەکان خۆیان سەرفەکرێتەوە. پێشانگاکە لە چەند بەشێ پێکاتوە. بەشی یەکەمی هونەری شێوەکاریە، هەنێ نەخۆشمان هەیە دەستی ڕسمی هەیە بە هاوکاری مامۆستای وێنەکەیان مجموعەیەک لەوحەی پچکۆلانە و کەمیان دروست کردبوو، پێمان خۆش بوو کە بۆیان عرضکەین. بەشێکی تریان بریتیە لە ئیشی خوری کە زۆریان حەز لێیە، چنینەکەن ئەو شتانە. بەشێکی تریان ئیشی مورووە، ئیشی کڵاوە، پشتێنە، یەلەکە، ئەم شتانەیە هەمووی هی نەخۆشەکانە و ئیشانەی کە عرض کراوە. بەڵام مەسەلەن ئێمە پێمان خۆش بوو کتێبیش بەشدار بێ، پێشانگای کتێبیشی تیابێ کە ئەو کتێبانە هەمووی کتێبی دەرونین بۆی خەڵق تۆزێک وشیاری دەرونی زیاتر بێ. پەیامی سەرەکیمان ئەوەیە کە کۆمەلگا لەوە تێبگا کە ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە مانای ئەوە نییە کە چاک نەبنەوە، بەڵکو ئەگەر چارەسەر وەربگرن، ئەگەر سەرپەرشتێکی تەواو بکرێن، ئەگەری چاکبوونەوەیان زۆرە، هەروەکو ئەم نەخۆشانەی خۆمان ئەگەری زۆری هەیە کە ببن بە کەسانێکی دەستڕەنگینیش کە لە پاش دەرچوون لە خەسەخانە بتوان وەکو میهنەیەک ئەو شتانەی کە لێوەی فێربوون بەکاری بێن. بە خەڵقەڵەین کەوا ئەو کەس لە خێزانە ئەگەر کەسێک نەخۆشی دەرونی هەبێ عیبە نییە، بەڵکو لە سەریانە کە پشتگیری بکەن بە دوای چارەسەرا بگەڕێن، نەک ئەوەیە کە پشتی لێ بکەن و مەسەلەن لە ماڵ دەری بکەن یان هەنێکیان هەیە دەریەکەن لە ماڵەکە یا پشتگیری ناکەن یا ئەیبەستنەوە. ئێمە ئەمانەوێ بە هەموو شێوەیەک پشتگیریان بکەین و چارەسەر وەرگرن. من بە نەخشی خەنە بەشداریم کردو، هەروەها کۆمەڵێک ئەکسسوارات هەرچەنە هەموو ئیشەکانم نەهێناوە لەبەرەوەی خۆم لە پێشەنگایەکی ترا بەشدارم مەجالم نەبووە. بەڵام زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە بۆ یەکەم جار لەگەڵ ئەم گروپە بەڕێزا بەشداریم کردووە. نسبێکی پارەکە بۆ ئەو نەخۆشانە ئەبێت ئیشەڵا، و لێرە شۆپیان ئەڵێم کە زۆر گەشت بین بن هیچ شتێک نییە یعنی کە چارەسەر نەکرێت، تەنها ئومێدیان هەبێت. یعنی نازانم ژیان ئەوە نییە یعنی کە تۆ بەدەم خەمەکانتەوە بڕۆیت و خۆت بدەیتە دەست هەموو خەمێک کە ژیان وێران بکە.